لە چوارچێوەی کار و پرۆژە خزمەتگوزاریەکانی ئیدارەی سربەخۆی سۆران چەندین پرۆژە لە بواری جیاواز لە قەزا ناحیە و گوندەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران خراونەتەواری جێبەجێکردنەوە. یەکێک لە پرۆژەکان شەقامی قیرتاوکردنەوەی جووتسایدی دەواازەیە تاوەکو ناوشاری سۆران کە بە گوژمەی 390 ملیۆن دینار بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن ئیدارەی سربەخۆی سۆرانەوە جێبەجێ دەکرێت. لە ئێستاشدا لە قۆناغی کۆتایی پرۆژەکەدا.